لە درێژەی کەرنەڤاڵی موسڵمانان و خۆشەویستانی محەممەد درودی خوای لەسەر بێت بە مەبەستی دووپاتکردنەوەی خۆشەویستی بۆ ئەو پەیامبەرە و بەرپەرچدانەوەی هەر جۆرە سوکایەتیەک بەشێک لە دانیشتوانی قەزای دەربەندیخان ڕێپێوانێکی بەرفراوانیان ساز کرد. ئەم ئاەتە کە ئەفەرمێ ئیننا کەفەیناکە المستەهزیئین علەمای نەحوە فەرمون ئەو ئەلف و لامەکە لەسەر مستەهزیئینە یعنی هەرچی کەسێکە گاڵتە ئیهانە تانە لە پێشەوامان بدا خوا ئەفەرمێ ئێمە کیفایەتین ئێمە پشتی پێغەمبەرەکەمان گرتووە صلی الله عليه وسلم و دڵیشی ئەداتەوە فەرمێ الذين يجعلون مع الله إلها آخر ئەی خۆشەویستی ئێمە تۆ دڵت ناڕەحەت نەبێ ئەوان ئیمان بە ئێمە نایەنن لەگەڵ ئێمە خوایەکی تریان بڕیارداوە فەرمێ فسوف تعلمون علەما فەرمون تعلمونە کە فعلی مضارعە مەفعولەکەی حەزف کراوە یعنی مەقام و دەڵاڵەتەکە وا ئەکات کە هەر کەسێ ئیهانە یاتانە لە پێغەمبەری خوا بدا صلی الله عليه وسلم ئەوە ئێمە دێینە مەیدان بۆ ئەو وەک تەواوی شار و شارۆچکەکانی دیکە گەنجان لە قەزای دەربەندیخان دەورێکی باڵایان هەیە لە سازکردن و جۆشدانی ڕزایەتیەکان کە مەبەستی ئیدانەکردنی بێڕێزەکانی وڵاتانی ڕۆژئاوا بە شێوەیەکی گشتی و فەڕەنسا بە تایبەتی سازکرا. ئەمڕۆ بەشێک لە هاوڵاتیانی شاری دەربەندیخان بەچین توێژە جیازەکانەوە ڕێپیانێکی جەماوەریان ساز کرد بۆ دەربڕینی خۆشەویستی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تێیدا ئیدانی هەموو جۆرە سوکایەتیە کرا کە بە سەرۆرمان کراوە. ئێمە دۆستایەتی هەر کەسێکین کە دۆستایەتی خۆشەویستی بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام بێت و دژایەتی هەر کەس و لایەنێکەکەین چ لەسەر ئاستی ناوخۆ چ لەسەر ئاستی حیزب حکومەت و لەسەر ئاستی نێودەوڵەتیش بێت بۆ ئەوەی کە خۆشەویستی بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام دەرببڕێت. خەڵکانێک بەرنامێکی بێ بنەمایان هەیە دیفاع لە بنەمای خۆیانەکەن و خۆپیشاندانەکەن و خۆیان ئەنوێنن ئەمە چۆن خۆمان بسەلمێنین کە وجودمان هەیە وەکو مسلمان لە ژیانە چونکە بڕێ خەڵک هەیە بڕێ مسلمانی خوای گەورە لێمان نەگرێ ئیمان زەعیف ومانە ئەڵێ پێویست ناکە و بۆنە پێغەمبەر خۆی دێتە جواب و خوا خۆی دێتە نەخێر ئێمە بیسەلمێنین ئەم دنیاە چۆن بێباوەڕ و هەموو چین و چۆشەکانی تیا ئەژین مسلمانشی تیا ئەژی. بەشداربووانی ڕێپێوانەکە بە گرنگیەوە لەم جۆرە چالاکیانە دەڕوان و پێیان وایە تەبایی و یەکوتاری موسڵمانان بۆ پشتیوانی ڕابەرەکەیان دەبێتە چقڵی چاوی دوژمنانی دینی ئیسلام و پێویستە موسڵمانان چالاکی لەم چەشنە بەردەوامی پێ بدەن. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەربەندیخان.